ای رفیقانی طریقت دردی عشقم شارکه
بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر. هونەرمەند و گۆرانیبێژی ئەم جارەمان کاکی یونس بەراقیە. کاکی یونس یەکێک لەو هونەرمەندانەیە کە دەمێکە خەریکی گۆرانیوتنە و لە شارە جوانەکەی مەهاباد لەدایک بووە. بۆیە ماوەیەکی زۆرە کە خەریکی کاری هونەریە و لەژێر تەئسیر و کاریگەری دەنگە ڕەسەنەکەی مامۆستا محەممەدی ماملێدا بەردەوام گۆرانیوتوە. پێم خۆشە کە لەم بەرنامەیە تیش بکەینە سەر ژیانی هونەری خۆی و هونەرمەندانی ناوچەی سابڵاغ و ناوچەی مکوریان بزانینەوە ناوچە دەوڵەمەند و پڕپیت و بەرەکەتە لە هونەرە چییە و چۆنە و باسیکی بکەین بۆ ئێوەی بینەرە و خۆشەویستانی ڕۆژڵات تیڤی. کاک یونسگیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەی. زۆر سپاس دەکەم کاک زراجە، سپاس دەکەم. هەر بژیت ڕەواڵی بەرنامەکە وایە گۆرانیبێژان کورتێک لە مێژووی ژیانی خۆیان باسەکەن. حەزەکەم با بزانم کاک یونسیش باسی خۆی بکات کە ژیانی چییە. پێشێکی کاکزە لە ژیان من سوپاسیەوە دەکەم کە بەڕاستی زەحمەت و کێشا و ئێمەتان بەسەر کردوێتەوە. سپاس دەکەم. من یونسی بڕاقی خەڵکی شاری مەهابادم لە ساڵی 1339 کۆچیە تاویواتە 1970 زاینی لەدایک بووم لە شارە جوانەکەی مەهاباد. هیوادار مەر سەرکەوتوو چیت خوێندووە؟ من لە تا پۆلی ینی لای خۆمان چوارمی لە بیریستان تا شەشی عەدادی خوێندوم. بەڵام شەشەکەم وەرنەگرت لە ئێران پێی دەڵێن دیپلۆم ڕەدی. بەڵێ دیپلۆم ڕەدی. هیوادار مەر سەرکەوتوو. ناوچەی مەهاباد لە سەرەتای بەرنامەکەی جەوە کە تۆزێک ئاماژەم پێ کرد ناوچەیەکی دەوڵەمەندە لە هونەرە. پێم خۆشە بزانم جەنابەت چۆناو چۆن بوو کە چوویتە نێو ئەم دنیا بەرفراوانەی هونەرە کە بەڕاستی دڵی ئەوێ خۆت لە هونەر بدەی هونەرێ پێشکەش بە گەلێگەت بکەیت کە جێ ڕەزامەندی خەڵک بێت. ئەرز دەکەم کاک جەلەجان وەڵا وەشی خۆت ئاماژت پێکرد ناوچەی مەکریان لەباری هونەرەوە. بەڕاستی منیش لە بنەماڵەیەک بە دنیای هات بووم کە زۆربەیان ئەو شور و شۆق و زۆقی گۆرانی کوتنیان تێیا بوو. هەر لە تەمەنی 6 ساڵیمەوە وردە وردە منیش لەبەر خۆم گۆرانیم دەوت ئەلتا تەئسیری عایلەکەمان لەسەرم بوو، تەئسیری براکەم کە شەوانە مەسەلەن دەچوون بۆ دانیشتن و ئەوانە داهاتنەوە گۆرانیان دەوت. دامیش لە دانیشتن جۆم دەدانێت بەدڵ جۆم دەدانێت لیان فێرە بووم. ئەزۆ بە حزورت زۆر تەئسیرێ بووەوە لەسرە من. دواییش لە مەکتەب وابزانم چوارمی ابتدایی بووم کە ڕۆژێک ئەوەنێ لە مەکتەب حازی دەکەن و ئەوانە بردیانە ئیدارەی قوتابخانە ئەوانە بوو کە تەنبێمان کەن. جا مامۆستاکانیان زانی من دەنگم خۆشەوە ئەوانە گۆرانی هەڵێم لە باتیەوەی کە من تەنبێکەم کتان وەرە تۆ دەبێ گۆرانێکمان بە وڵی زانگزا ئیجازەت دەم بچووە بۆ سەرپۆلەکە. ئاوا وردە وردە تاوەی کە هاتمە تەمەنی 15 و 16 ئەمانە وردە وردە دەگەڵ ڕەفیق و برادەران مەجموعی برادەرم هەبوو لە مەهاباد تازە وردە وردە فێری موسیقا دەبوون لەگەڵ ئەوانە وردە وردە کارم دەکرد هەچەند کاتیشکە زۆر هین نەبووەوە بە ڕەوازی وەک ئێستا بە ئازادی بتوانین کار بکەین. بەڵام ئێمە کارمان هەر دەکرد لە ماڵان و مەسەلەن کۆڕ و زەماوەندی دۆست و نزیکانی خۆمان. ئەو کاریگەرانە ئەو تەئسیرانە زۆری تەئسیر لەسەر مندانا بەوەی کە منیش وردە وردە واردی دنیای هونەر بە منیش وردە وردە بتوانم گۆرانی بڵم. کاک یونس
بەداخەوە کۆمەلگای ئێمە بڕێک لە بنەماڵەکان ڕێگریانە کرد لەوەی کە مناڵەکانیان فێری هونەری گۆرانی نەبێ بەتایبەت ژەنینی مۆسیقا گۆرانی وتن پیان عیبە و شوورەیی بوو بەڕێزت بنەماڵە کە براکەت هاانیەدا هیچ لەلایەن ئەترافیانەوە دەوروبەرەوە بنەماڵەوە کەس بوو ڕێگری لێ بکە وەڵا خۆ ڕختانە من لەو زمینەدا زۆر بەختەوەر بووم جگەلەوەی کە ڕێگایان لێنە دەگرتم هانیشان دەدام بەڵێ ینی بەڕەحمەت بێ باوکم زۆربەی شەوان دادەنیش گۆرانی پێ دەکتم مەسەلەن کاکەم هەروەتر دەچوونە ماڵە شکەکانم هەروەتر لە ماڵی خۆمان هەروەتر لە ماڵی خزممان هەروەتر هەر بەعام پێیان خۆش بوو بەعام هامیان دەدام بەعام بۆی کە بمجوڵێنن مەسەلەن ئەوان شتیان دەکرد بۆی کە من جوای بیان بدەمەوە ئیتراوە دەستم پێکرد ئەوانیش هیچ مانەعەتێکیان نەبوو بەعکسەوە زۆریش پێیان خۆش بوو مەهاباد باسی سەرەتا مەهاباد بکەین جاچینەوە بۆ شارەکانی تر کۆمەڵێک هونەرمەندی لێ بووە پێش جنابت و ئەوانە لەوانەیە دەنگیان تۆمار نەکرابێ وە زۆر بە کەمی ناویان نەبرێ ئەو هونەرمەندانەیە کە ئێستا ئێمە ئەیان ناسین و ئایا دەنگیان بەگوێ ئێمە ئاشنایەوە گوێمان لە گۆرانیەکانیان گرتووە هەموو ئەو بەرهەمانە بە ناوی ئەوانە تۆمار کراوە و ئەتوانین دڵنیابین لەوە کە زۆربەی ئەو بەرهەمانەی تۆمار کراوە یا خاونەکانیان نەناسراون یا ئەو هونەرمەندانە بوون کە دەنگیان تۆمار نەکراوە بۆی حەزەکەم باسێک لەو هونەرمەندانە بکەیت کەوانە کێ بوون لە شاری مەهاباد پێشتر کە دەنگیان تۆمار نەکراوە و ناویان هەبووە وەڵی ئەو مێژوویە کاک جەلال ئەرز بکەم من بیستومە لە تەمەن و سینی مندا نییە بەڵام وەچی من بیستومە گوای یەکەم ئەو کاتی بەڕەحمەت بێ مەنیس حەیران دەگەڵ هونەرمەند کاک عەوڵای سنجانیە ئەوانە پێکەوە بە دوو گۆرانیان وتووە بە دوایەوەدا چەندین گۆرانی بێژ مەسەلەن گۆرانیشیان کردووە ئێستاوە دەیڵێنەوە مەسەلەن یا کردوونە بە مڵشی خۆیان ئەوانە بەڕاستی دەبێ بڵێن کە ئی خۆیان نەبوو ئەو کاتی بۆ کە بەداخەوە دەستگای تەجیلات و دەستگای زەبط و ئەوانە نەبووە کەوانە تۆمار بکرێن وەک ئێستا بڵێن ناسنامێکی بۆ گۆرانەکان هەبێ بەڵام زۆربەی گۆرانی بێژەکان هەبوون کە مەسەلەن یا ناوی فۆلکلۆران لەسەر ناوکتانە گۆرانی فۆلکلۆر کە فۆلکلۆر نەبووە یا ئەوەی کە توانەوەڵی خۆمانە کە بەداخەوەوانە بۆ زۆرن لەو گۆرانی بێژانە بەڵام بەداخەوە ناکرێ باسی زۆر شتی بکەی کە یا ناوی کەسێک بەری بڵێ ئەوە فڵان کەس بوو بەڵام زۆر هاشتی وا هەبوو لە ناوچەیەدا زۆر هاشن بە ناویکی ترەوە یا ناوی فۆلکلۆرانە سەرداناوەکە واقعان خاوەنی هەبوو گۆرانێ جگەل لە مەنیش حەیران و عەبدوڵای سنجانی کەسانێک تر کێ بوونەوانە بەخوا ئێو کاتی بێزگە لەوانە مەسەلەن لە لای منتەقەی بۆکان و ئەوانە کاک حوسێن شەشا هەبووە کوی ناوچەی موکریان بە شکشت ئەرزکەم کاک جەلال زۆربەی بە ناوچەی بیت مەشهورە بیت و حەیران بە تایبەت حەیران کەمتر بە تایبەت بیت بەڵێ داوت بێ بێژانە زۆر بوون مەسەلەن بەڕەحمەت بێ قالەشیم بۆ دوایە هیم ڕسوول کەردار وابزانەوەگە هەڵە نەبوو بم ئەو بۆ عەلی کەردار بەڵێ دوایە گۆرانی بێژانی مەسەلەن میلی وەک کاک برایمی قادری وەک کاک عەلی گڵێنانی وەک کاک ئەحمەد شەنگا کە بەداخەوە ئێستا ئەمری خوای کردووە کاک ڕسووڵی نادری کاک ئەحمەدی ڕەشادەتی ئەوانە هەموو ئێو کاتی بوون گۆرانی بێژی ئەو کاتی سەردەمی بوون بەڕێزت باسی مەنیش حەیرانت کرد مەنیش حەیران کێ بوو واللهی کاک جەلال ئەم بشکی 25 دایان کورد مەنیش حەیران خۆی ژم بووە دەری باسی پیاواندا لیباسی پیاوانی دەبەرکردو بەڵام من ڕسمی کێم دیوە نازانم خۆ بەڵام نووسیانە مەنیش حەیران ڕسمی کێم دیوە عەکسی کێم دیوە کەەوە عەکسا بە جلی ژنانەوە گردووە زۆر جوان زۆر ڕازاوی بەڵێ ئەرز بکەمەوە لە لیباسی ژنانی دەبەرکردو لیباسی ژنانی پیاوانی دەبەرکردو خۆشی ژم بوو
بەڵام هەر ئاوە تەبیعەتەکەی ئاوە بۆ خۆشی لە ژنان هاتووە مەسەلەن ژنی جوانی پێ جوان بووە ئەو کاتی گوایە دەگەڵ کاک عەبدوڵای سنجانی پێکەوە دەچوون بۆ داوەتان یا بۆ مەسەلەن حەفلێک دەبوو یا سێزدە بەدەر و ئەوانە لەوێ حەفلیان دەکرد دایانکرد بەو دەفەی مەلیس حەیرانیە باوەڕ کە 300 کەس هەڵپەرشەی کردو هەڵپەڕیوە دوایش هەمیشە وەک شتێک مەلیس حەیران عادەتێکیشی هەبووە هەمیشە حەزی کردووە کە هەڵپەرشێ دەکرێت حتمما دەبێ ژنێک لەمابەینی پیاوێکدا بێ یعنی نەیهێشتووە پیاو لە دەستی پیاوە هەڵپەڕەیە ئافرەت لە دەستی ئافرەتدا هەڵپەڕێ حتمما بۆ خۆی بە زۆری بەڵێ گەنمەوجۆ یعنی هەر ژنێک و پیاوێک ژنێک و پیاوێک یعنی زۆری حەزی لێ بۆ نەیهێشتووە ئاوە داوەت بکرێ پیاو دەگەڵ پیاوی هەڵپەڕێ بە زۆر بێ حتمما ژنێکی ناردوتە ناو دەستی خەڵکی گێڕنەوە خەڵک دەیگێڕنەوە بەڵێ ئەوانە بیری من نایە زمانی کاتی بەڵام کاک یونس نازانم تا چەند ڕاستەوە بیستومە بەرداخەوە شتێکم لێ خوێندوتەوە و شتەکە لە بیرم نەماوە چۆنە بەڵام بیستومە مەنیش حەیران لە ناوچەی بۆکان لەدایک بووە بەداخەوە بەهۆی ئەوەی کە حەزی لە هونەر بووە حەزی لە گۆرانی بووە ئینسانێکی شادمەنش بووە بنەماڵەکەی لێ دوور کەوتونەتەوە یا بنەماڵەکەی دووریان خسوویە لە داخی بنەماڵەکەی سەر خوێڵ گرواتەوە بۆ ناوچەی سابلاغ وەڵا هەر شتێکی وا بۆ لە ماڵەیە کە پێشگیران لێکرد ئەوانە نانیشتۆ گۆرانی بڵێ و ئەو کاتەش کە زۆر عیبووە مەسەلا کاتی بژن بەڵێ ئەو کات سگات بەژن گوایە لە داخی ماڵەوە لەکە نانیشتۆ و کارە بکەوانە هەستاوە هاتۆ لە مەهاباجی ساوەتەوە خانوشتی کرد و دەستی کردو بە گۆرانی زەماوەند شتی هەیە گۆرانی لەوت بیست بێ وتبییانەوە گۆرانی ئەو بووە تایبەتی وتویە واللهی بەعزە شتێکم بیستۆ بەڵام دقیق بیرم نایە دووسێ گۆرانی بیست و دەڵێن بەڕەحمەت منش حەیرانە بەڵێ بەڵام دەخەن ببیرم نایەستا ئەوەی بە عینوانی ئەوانە هەڵپەرکی بوو هەڵپەرکیان کردووە بە عینوانی تقریبا بە عینوانی و تەیرەکەی گەرمێنیەوە بەڵێ بە عینوانی تقریبا هەڵپەرشێک لانەی خۆمانەیە لە ناوچەی مکریان ڕۆینەی پێ دەڵێن ڕۆینەی پێ بڵێ ئەو بە عینوانی هەوای ڕۆینەیە بڵێ ینی هەڵپەرشکە ڕۆینە وەک وەی مەسەلەن وەک ئەمان ئایشێ و ئەوانە ئەوە ئاهەنگی ڕۆینەی بۆ تقریبا لە منی دەڵێم شتێک دێرەدا سەبت نەکراوە نازانی واقعەن منش حیران خاوەنی ئەو گۆرانی بۆ یەکێتر خاوەنی بۆ دوای ئەوە ئەرزم کرد یا بە ناوی گۆرانی بێژێکترەوە دەرکەوتووە و یا ئەوەی کە دەڵم فۆلکلۆرە ئێستا بە یادی ئەو خاتونە بەڕێزەوە کە سەردەمێک ڕەچەشکێن بووە لە ناوچەی مکریان گۆرانی وتووە بە تێمەژنانمان هەیە لە مێژووە لە مەیدانی شەڕە لە مێژووە وەک مەستورە خاری مەستورە ئەردەڵان مەستورە خانم وەک خانمێکی لڕبوونەوەکەی لە بیرم چووەوە وەک ئەو کە لە ناوچەی لوڕستان حتا لە سەردەمی شەی مەحموود نەمرا نامەی نووسیوە بووی کۆمەڵی کەسن حەزەکەم بەیاد ئەو خاتوونە دەنگ خۆشەوە کە لە ناوچەی مکریان باسیەکەن مەقامێک یاکە دێ هەوایەکی خاوی ناوچەی مکریان چیت پێ خۆشە بۆ بینەرانی بەڕێز بەو دەنگە ڕەسەنەی خۆت بیچڕی هەرچەند مۆسیقاشمان لەگەڵ نییە و حەزەکەین بە شێوەی زیندوو بێت و بێ مۆسیقا چاوت خۆش بێ فەرموو ئاخشەوان هەیە خەڵوەتین ئەمەن ماڵوێ غیارن هەیە گژ عالم خەوتون کەسمایە ومایەنەی ئۆف ئەرێ یار خەبەردارن هەیە بۆ تۆ مەلۆی لەمای جان ئاخ ساقیەی سادەخیل ئەمان وەفریادم ڕسایی بەڕووی نازەوەم و کەسمایە ومایەنەی ئۆف ئەرێ
جام بگرایەوە دەستایی بۆ تۆ مەلۆی لەمای جان ئەوەش بە خۆشت دەکات دەمت خۆش بێت باست دەرمەش سەرکەوتوبی لەو کە باسی منیش حیرەمەنگە لەو پرسیارەی پێشوو بە لەو مەقامەکە یا قەتارەکە باسی عەبدوڵڵا سنجانیت کرد بەڵێ ئەو عەبدوڵڵا سنجانی زۆر ناوی ئەبەن و باسی ئەکەن بەڵام ئیشارە بە زۆر شتی ناکەن بە گۆرانیەکانی هەرانە عەبدوڵڵا سنجانی بەڵێ چی بۆ عەبدوڵڵا سنجانیەکە ئەو باس ناکرێت لە گۆرانیەکانی لەو دەنگی ئەرە بە حزورت خۆشبەختانە ئەم نەچەند بۆ خۆم کە بە خەدمەتی گەیشتوشم و تۆزێکیش ناسیاوەتیم دەگەڵیان هەیە کاک عەبدوڵڵای سنجانی هیچێک لەو کۆنە هونەرمەندانە بوو کە بەڕاستی دەبێ بڵێن زۆر بێناز مرد بە حەقیقەت کاک جەلال یعنی باوەڕ کە وەک شتێک بڵێن یەکەم کەس لە گۆرانی بێژەکاندا ئەو ڕێنیشکاند و چۆ داوەتان و تقریبن ئەو کاتی لە دەچوو بۆ مەراغە و میاندەوە ئەوانە ئەو سازە ئەو حاسبانی دەنا دەگەڵ خۆی بۆ مەهاباد بەڕەحمەت بێ بیوکی تارزەن زۆر دەگەڵوی بوو بیوکی شکورزادە ئەوی لەو ساڵانە دامری خۆی کرد یعنی تیپی موسیقای بوو ناو زەماوەند بەڵێ 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 تیپی موسیقای ئەو کاتی بە تار و بە کەمانچە و بە دەبخۆشی دەفی لێدا کە زۆر دەگمەنیش بوو لە ناو زۆر دەگمەن بوو بەڕاستی زۆر دەگمەن بوو بۆ خۆشی دەفی لێدەدا ئەو کاتیش گۆرانی های زۆری کە بوو وا بزانم هەر لە خودی ئیزاعی مەهاباد 330 گۆرانی هەیە 330 گۆرانی بڵێ ئەوەندەی هەیە لە ئیزاعی مەهابادێ بەڵام بەداخەوە ئێستا هیچیان بڵاو ناکەنەوە نازانم ئەمە جارێک پرسیارم کرد گوتیان لە هینە لە نردویانتەوە تاران لە ناو ئاشیوی تاراندایە لە ئیزاعی مەهاباد گۆرانی زۆرە لە دانیشتەکانە گۆرانی زۆرە و زۆربەی گۆرانیشی خۆیەتی تایبەت بە خۆی دایناوە ئەلبێ بە حزورت پیاوێکی زۆریش ڕوحسووک و جوانکەڵە و خێشی ڕوو لەبار بە زۆر سانشی قسە خۆش بە ڕەحمەت بێ ئەمە چەند جارێک بە خزمەتی گەیشتم زۆر پرسیارم لێ دەکرد زۆر قسەم دەگەڵە کرد ئەمانە بەڵام بەداخەوە زۆر کەم گۆرانیەکانی لێ دەدرێتەوە هەم لە مەهاباد هەم لە ئێستاکە و ینی ارتباطی جەمعی زۆر بە وەک مەسەلەن فەیسبوک و ئینتەرنێت و ئەوانە ئەمە کەمتر گۆرانی ئێستاش کە جۆم لێ دەبێ مەگەرم خانەوادی خۆیان چەنددانە ئەو خەوان هەبێ ئەو پیان دەکوت گرامافۆن چەندەوارێکی لیان هەبێ دەنا بەڕاستی هونەرمەندێکی زۆر گەورە بوو کات ینی ئەو ڕچکەیشکاند کە واقعاً بە تیپی موسیقایەکی زۆر هینەوە دەبچێتە ناو زەماوەند ئیدێ و کاتی مەسەلەن لە باد دەفەکەی موسیقاشی لەگەڵ خۆی بوو موسیقا پڕتر مەسەلەن جەماعەت شاتر بە موسیقایە هەم بۆ دانیشتنی ژوورێ هەم بۆ هەڵپەرچیە هەم بۆ هەڵپەڕینی لێیاندا هەم لە ژوورێک دادەنیشتن لە مەجلیسی لایەن کرد تەمنە ئەو ژوورێکی بیستومە دەگەڵ کاک محەممەد ئیماملێش چەند کاریشان پێکەوە کردو تەسویری لێ بەجێماوە تەسویرم نییە بەڵام من کاتی خۆی مقابلەیەکم کرد بۆ خاکم هێناوە ساڵی 2002 بوو مقابلەیەکم هەم دەگەڵوی کرد هەم دەگەڵ خێزانی لە خاکدا مابوو بەڵێ و کات مقابلی دەگەڵ خۆی کرد من دەگەڵ خۆیم کرد بۆ تەلەڤیزیۆنی خاکم هێناوە ئارە تەسویرە هەیە هەرو تەسویری هەیە بەڵێ ئەی لە بنەماڵەکەی کەسیە گۆرانی بێژ بێ وەڵا لە بنەماڵەکەی فەقەت لەوە خیرەیدا ئامین خانووی کچی ئێستاوە خەریکی کاری هونەرێ لە ئەوروپایە خەریکی تەجیلاتی گۆرانی وا بزانم دەوە شەواندا قسەممان کتی بە تەمام بەرهەمێکی تازە بدەمە دەرێ هیوادارم کە سەرکەوتوو بێ هیوادارم ئەو هونەرمەندان نە ناویان نە دەنگیان بفەوتێنن بەداخەوە ئێمە کورد ئارشیوێکی ملیمان نییە کەم شتانەمان بپارێزێ نەبووینە خاوەن کیانێکی سیاسی نەبووینێتە خاوەن دەوڵەت کاتە دەوڵەت بەرپرسیار بێت لە کۆکردنەوەی ئەمانەوە لە ئارشیڤکردنی ئەمانە کۆمەڵێک گۆرانی تۆمار کردووە بە ڕێزت حەزەکەم باسێک لەو مەراسمە و بۆنانە بکەیت کە لە باشووری کوردستان کردوتەوە تەسویریان هەیە بەڵێ کاک جەلالمەند لە مەهاباد دوو گۆرانی تەسجیل کرد بوو بەڵێ دوو گۆرانیشم هەستا هەر لەوێ هەیە بەڵام ئەوەی کە بە
تەوری ڕستمی وەک شتێک سیدی بڵاو کراوە وە کاسێک لە ساڵی 2000 من لە سلێمانی کە هاتم بە میوانی ئیدی لەوێت لەگەڵ تیپی شنێڕۆی ئەو کاتی تیپی شنێڕۆی بە دوایش لە تیپی گەڕیان ئێمە سیدێکمان تۆمار کرد 11 تەراک بوو بە ناوی پەیامی دڵ هەمومان تەسویر کرد کە ئەوەش بە یارمەتی برادێکی خۆشەویستم کە دەبێت لێرە واقعەن ناوی برم و باسی بکەم کاک بازان قادر کە بە بەرزانی قاڵی خەڵوسی دەناسن بەڕاستی و زۆر یارمەتی دام بۆ هەموو کارەکان بۆ تەجیلات بۆ ستودیۆ بۆ تەسویر بۆ دەرەوە لە دەروە کە تەسویرمان دەکرد من زۆر سپاسی دەکەم لێرەوە بەڕاستی جێیەکە کە سپاس و دەستخۆشی لێ بکەین ئیدی لەو کاتەوە من لە 2003 ئەوانەی دی بە یەکجاری لە سلێمانی مامەوە بەبزانم لە خاکی مەجموعەی گۆرانی تۆمار بەڵێ لە خاک لە کورسات من یەکەم کەس بووم ئەو کاتی کە کورسات هیم بوو ئەو دەمی بە میوانی داتم یەکەم کەس بووم کە لە ڕۆژهەڵات لە لاچێ مکریان من گۆرانیم تەزیل کرد لە ستودیۆ کورسات بەبزانم ئەو کوالیتیان زۆر خواریشە و ئەو ئەوانەی لە خاک بەڵێ ئەو کاتی وا بوو ئەو کاتی بۆ شێوەیە ساوا بوو تلڤیزۆنەکە هەم کورسات ساوا بوو هەمیش خاک بۆ شێوەیە ئیمکاناتیشی وەک ئێستا نەبوو ئێستا لەخوا بەزار بێت کە زۆر باش بووە تقریباً 16-17 گۆرانی لەگەلی کوردستانی 3 گۆرانی من تۆمار کردووە و حتا لە یادی کشمان بۆمان بێ کرد با گوێمان لە یەکێک لەو گۆرانیانە بێت کە لە خاک تۆمارت کردووە و دوای دینەوە خزمەت بینەرانی بەڕێز بدرێژێ بەرنامەکە بینەرانی بەڕێز با گوێمان لە گۆرانێک بێ و دوای دینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە
کاک یونس بەڕێزت زۆر معجبی یان تەسیری کاک محەممەدی مەملێت لەسرە من حەزەکەم باسێک ئەو گەورە پیاوە بکەی بەڕاستی هونەرمەندێکە کە لە مێژووی مۆسیقای کوردیە ناوێکی زیێڕینی هەیە و لە شاری سابلاغی خۆشەویستیش لەدایک بووە لەوێش گەورە بوو زۆر جاران لە کرماشان و لە سنە و نازانم ئەگەر تاران و شوێنەکانی تریچوو بێ گۆرانی تۆمار کردووە حەزەکەم باسێک لەسەر ئەو بکەی و چۆن بوو ئەو تەسیر و کاریگەری لەسەر بەڕێزتە بۆ کە زیاتر گۆرانیگەنەوە بڵیتەوە. ئەرز بە حەزورت کاک جەلال لە پێششیدا کە ئەرزم کردی ئێمە هەر بەعام بنە ماڵەتەن هەر حەزمان لە دەنگی مامۆستا ماملێ بوو چەند هۆیەکی بوو هۆیەکێت دەگەڵ بابم برادەر بوو دراوسێ بووین من دەگەڵ کوڕەکان دەگەڵ زۆربەیان ڕەفیق بووم و لە ئەوەڵیشەوە کار جۆمان دەدا نەگی مامۆستانە بەڕاستیە من ینی ئەلاقێکی زۆر شەدیدم بوو هونەرمەندە بەڕێزە واقعان دەتوانم بڵێم ئەستێرێکی پڕشەنگداری ئاسمانی هونەری کوردی بەڕاستی مامۆستا ماملێ
واقعان ینی شتیوان نابێتەوە بۆ نەزیریشی بابزان تا بە حاڵ نەبوو جا بەهۆی ڕەفت و ئامەد و هاتوچۆ کە دەمان کرد زۆربەی کادە من لەوێ بووم دەچوو ماتشۆم دەکرد زۆر بە خزمەتی گەیشتم لە لای دادەنیشتین حتا من لە تۆنی قسەکردنەکەشی خۆشم دەها لە تۆنی قسەکردنەکەشی پێم خۆش بوو کە قسە لێ کرد زۆرها جێگابەیەکەوە چوین لە خزمەتیدا بووم بۆ دانیشتن و ئەوانە بۆ حەفلان ینی هەر کات ئەوە گۆرانی دەکرد ئیدی باوەڕ کە من تێر بەدڵ جۆم دەدایە ینی حەزم دەکرد کە موو بە موو ئەو کەلیماتەکانی کە دەیڵێ ئەدای بکەم مەک خۆی حەچە ناتوانانی هیچ کەس ئەدای هیچ کەس بکات بەڵام تا حەدێک بتوانم ئەداکانی خۆی دەرێنمەوە عەلاقەمەندێکی زۆر شەدیدیم هەبوو بە کاک محەممەد بەڕاستی هەمیش ئەوەی کە واقعان هونەرمەندیشی گەورە بوو هەم لە نەزەر هونەریەوە هەم لە نەزەر شخصیەتی کۆمەڵایەتێکەوە بەڕاستی پیاوێکی بەرز بوو پیاوێک بوو کە واقعان میلەتەکەی خۆی خۆش دەویست وا تاکو ئەو ڕۆژێک کەما بۆ میلەتە خۆی تێکۆشە زۆربەی بەرهەمەکانی ئەوە دوتۆتەوە نییە وەڵام زۆربەی بەرهەمەکان بەڵێ ئیون کتۆتەوە کاک جەلال چەند سیدی ئەلبومت تۆمار کردووە کە یەک سیدی فقط یەک سیدی 12 تراکە بەڵام بە تۆری دیکەش مەسەلەن لە بۆنەوە ئاهەنگەکان بوو ئەوانە ئەویش هەر زۆر گۆرانەکانی مامۆستا کردوتەوە چون خۆی کاک جەلال هەر بەڕاستی هەر هونەرمەندێک من شاید بەعضێک گەڵێن ئەڵێن وەڵا من ینی تاسیری هیچ هونەرمەندێکم لەسەر نێ بوومە گۆرانی بێژ من باخان باوەڕ ناکەم وابێ هەر گۆرانی بێژێکی کە واریدی دنیای هونەر دەبێ واقعان تاسیری گۆرانی بێژێکی لەسەرە پێم وایە کاک محەممەدی مەملێ با پیرانی ژێر دەنگخۆش بوون بەڵێ دی لە بەڕەحمەد مام سەعیدی باوشیەوە هەتا هەمویان کە لەسەرەوە بۆ خوار هەموو دنجیان خۆشە و زۆربەیان بەتایبەت ئەرز دەکەن کاک حوسێنی ماملێ مەقاماتی زۆر چاکت و قەتاری زۆر چاکت و یشێک لەو قەتار بێژە مەعروفانە بۆ دەنگێکی زۆر ڕساشوێ بووە ینی لە دوورترین شۆن جوول لە دەنجی کاک حوسێنی مەسەلەن دەتوانین ببێت دەنگێکی زۆر بەهەیبەت و بەهینیە بوو غێری ئەوانە کێتر بوونەوە هونەرمەندانی لە مەهاباد هەرچەند لە سەرای بەرنامەکەی ئاماژە بە چەند کەسی کرد بەڵام هەموویانت باس نەکرد هەند کەسانێک کە گۆرانیان وتبێ لەسەر دەبی کاک محەممەدی ماملێ دەنگیان تۆمار کرابێ بەڵە زۆرن ئەوانی کە لە سەردەمی کاک محەممەدە وەگێ بەڕەحمەت بێ کە ئێستا چەند ڕۆژ لەوە پێش فەوتی کرد بەداخەوە مامۆستا کاک محەممەدی دانیش بوو یادی بەخێر بێ دوای کاغذ شاڕۆخەکە ئێستا تەشریفی هەیە لە مەهابادە دوایە کاک جەعفەری ماملەیە بڵێ ئێستا ئەو لینەکانی هاو تەمەنی خۆمان کاک سەلاحی خزریە کە کاک بەهنامی تاهیریە سەقزێ و عەفو بەڵێ هەن تو زۆر دەگەڵ زانی مەهابادیویش دوایە کاک تاهیری میر سەیدیە کە هەم نەوازەندەش هەمیش خارندێکی باشە بە حزۆرە زۆری دیکە هەنەکان عان بداخەوە زۆر زیێنە مێنێوەکان لەبیرنێ بنەماڵی کاک محەممەدی مەملێ هەمویان گۆرانی بێژن وابزانم زۆر بەیان وەڵا زۆر بەیان بەڵێ زۆر بەیان دەنگیان خۆش بوو جگە لەوەی کە تەسیر و کاریگەری کاک محەممەد لەسەر بووە کەسانێک بوون کە یارمەتیتیاندا بێ بۆ گۆرانی مەڵاهی کاک جەلال پێشیش ئەرزوم کردی من فقط لێرە زۆر ئەو برادەرێک کە باسم کرد لە پێشدا کاک بەرزان ئەو زۆر یارمەتی دەرم بوو بەڕاستی و لێرەش دەبێ سپاسی هێرۆخام کە مەویش بەڕاستی زۆر کارەکانی بۆ من زۆر سالتر کرد زۆر شتای کاری بۆ من جێبەجێ کرد کاکی یۆنس سەرەڕای ئەم کاری هونەری و وەرحەڵ بمدە بۆ لە بە شۆن هونەر ڕاکردن و لە بۆنەوەوانە بەشداریکردن هونەر چیە چی پێبەخشیوی هونەر بەک لە جەمبەیەکیەوە وەک خۆشیێک بۆ دڵ یاوەی کە خۆشیێک بدەی بە دڵی دۆستان و ڕفیقان و
دەنا ئەگەر لەبارێکی دیکەوە بڵێ لەباری مادی و مادیاتەوەوە بەغێرە زەرەر هیچێکی پێ نەبەخشیوم یعنی هەمیشە زەرەرم کردو لە ڕێگایەکەیدا بەڵام بۆ من مهمە بۆ دیسانی شەرگدامەمدا و دیسانیش هەڕۆیشتم بە دوایدا چون بەداخەوە ئێستا وای لێ هاتۆ هەر کۆنی شەروا بووە ئەم ناڵم ئێستا ئەوی کە هونەرمەند بۆ قەت قازانجی لە هونەر نەکردو هەمیشە مامۆستای من شعرێکی دەفەرمێ دەڵێ هونەرمەندی ژیانی خۆشمەحاڵە ئەوەی خاوە هونەربێژینی تاڵە واقعەن وایە ئەوەی خاوەن هونەر بۆ زۆربەیان بەعامە من ناڵم لە هەمووی بەڵام لە 95% هەموو مشکلان هەبوو هەموو هینیان هەبوو کەمبود و نوقسانیان هەبوو لە زیندگیدا ئەوەی خاوەن هونەرە یا دەست بەسەر یا دەربەدەرە یا دەربەدەرە بەخدە هیوادارمە سەرکەوتووی کاک یونسی بەڕێز بۆ بەشداری بەرنامەی ئاوێنەی هونەرە پرسیار بەرحەڵ هەیە و باس لەسەر ناوچەی خۆتان بکەن کە پەلهاوین بۆ بەشی فەیزوڵا بەگی و ئەوانش بۆ لای ورمی ئەو ناوچەیە کە پڕپیت و بەرەکەتیشە بەڕاستی ئەم لە بواری مۆزیکا ئەم لە بواری حاصلاتە شتێکی تایبەتی هەیە باسی بکەی بۆ بینەرانی بەڕێز بۆ خەڵکی سابڵاغی خۆشەویست فەرموو وەڵام بەگشتی بۆ خەڵکی مکریانی بەڕێز بەڕاستی ناوچەی مکریان هەر لە کۆنەوە لە نەزەر هونەر و فەرهەنگ و کولتورە و بەڕاستی یشێک لە ناوچە هەرە پێشکەوتوەکان بۆ بەڕێی من زۆر پێشکەوتوو بۆ زۆریش هونەرمەندی باشی تیا هەڵکەوتون هونەرمەندی گەورە و واقعەن لە دنیادا مەترحیان تێدا هەڵکەوتووە هەمیشەش جێگای کانگای هونەر و کانگای فۆلکلۆر و ئەدەب بووە بەڕاستی هیوادارم هەر سەرکەوتووبی کاک یونسی بەڕێز سپاس دەکەم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادە بووی منیش زۆر سپاسی ئێوە دەکەم و هیوادارم کە سەرکەوتوو بن هیوادارم کە لە بەسەرکردنەوەی هونەرمەنداندا هەنگاوەکان و هەروە پتەوتر بێت هەر بژیت بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ کاک یونس بەراقی گۆرانیبێژی خۆشەویستی ناوچەی مەکوریان هیوادارم هەر شاد و سەرکەوتوو بن ماڵتان پڕ بێ لە مۆسیقا و لە ئاواز و لە گۆرانی هەردووک ماشێتین گوڵین دڵبایە خوێنین من بۆ
ساسەی دڵدارین بێقایار هاورین هەردووک شێت و دێوانە و ئاوین داورین